يا الله فهم دانش رحمة إخواتنا بلاش دانش بخير بيك إخواتنا بخير بيك سليمان فرموي چی نسرین خان والله ما مفتع جماعة نسرين مرجع وشكري مرجی چی مام سليمان ما مفتع جماعة نسرين كشمالية ئاواز بم ڕۆشتا ئێوارەیە خەریکی کۆکردنەوەی گول لە هاوانە و گول لە تۆپە بەپارەی ئەم شتانە کەسابەتە نەسرین ئەڵێ ئەگەر ئاوات لە بەردەم پیاوانی ئاواییە بەڵێنی ئەوە بدە کەواز لەم کارەی دێنی و بچێ کارێکی ڕێک و پێکتر بکە ئەڵا شوی پێکە ئەگەر نا ئەوە بەخوا نەسرین ڕاستی ناگە شوی پێ بکە نەوەڵە والله منیش ڕام لەگەڵ ڕاقی نەسرین خانایە بەڕاستی مام سلێمان کچێکی عاقڵ و ژیر هەیە هەر لە ئیستاوە بیر لە پاشە ڕۆژی خۆیەکان هەی ئافرم ئەشهەدوو کچە ئەرێ بەڵ ئاوات ئەوە تۆ ناترسی ڕۆژێ ئەلغامێکی پیا بتەقێتەوە دەست و قاچێکی بفەڕێ ها مامەسە دەم خۆش باوەتان بێت جەماعەت ڕۆژ نییە من نەسیحەتی نەکەم بڵێم وا دڵ ئیشەتی بێنە بەڵام ئەوێ باوکە کار نییە هیچ شتێک نە کەسابەتی پێ بکەم تەنها و کەسابەتە هەیە ئەوەتە لە بەردەستان جەماعەت هەروەکو باوکم وتی من لە بێکاریە و کارەکەم دوایە بەهۆی و کارە شۆکەمی پارەم دەستکەوتووە ئێ باشە کات ئاوات تۆ ناترسی لوغمێکی پیا بتەقی و بوو کوژێ یان دەست و قاچێکی فەڕێنێ مامۆستاجان هیچ خەمە نەبێ شارەزام و ترسم نییە کۆرە شارەزای چی ئاوات گیان ئەی جەمالی بێخەی ئەوە بەرنابینی لوغمێکی پێنج و کوڵەی پیاتەقی کوشتی ئەی کامیلی مام محەممەد بۆ ناوێ هەر ئەیون من وا شارەزام و وا هەڵی وەشێن و واوای لەکەم هەتا ڕۆژێ لوغمێکی پیاتەقیەوە هەردوو قاچی ئاوا ئیتر باسی شارەزایی خۆتمان بۆ مەکە ئەی باشە مام سلێمان جەماعەت ئەو کارە نەکەم چی بکەم دوایە هیچ کارێکی کە نییە ئەرێ ڕۆڵە بۆک ئیش نییە وەڵڵا چی زۆرە کار زۆرە شوانی بکە ئەرز بچێڵە ئەی خزمەتی ئەم گالی ئەم ئاواییە بکە بۆچی هەڵی زۆرە وەڵە مەلا ڕحیم کاگەمجێت مامۆستاجان مادەم هاتوونەتە ماڵەکەی من حەز ناکەم دەستنیان بەڕوودانە من ئاواتم بە خەڵ کوڕەکانی خۆم خۆش کوڕەکان لێ نەسێنێ من زەویم هەیە ئەتوانم زەویەکەم خەمە ژێر دەستی ئاواتەوە بۆ خۆی ئیشوکاری تیا بکە هەموو ساڵێ بەرمومەکەی سێ ڕوبعی هەڵگرێ بۆ خۆی و ڕوبعێکی با بە من بەڵام بۆ مەرجەی واز لە کاری لوغم و ئەم شتانە بێت ئێ باشە ئاوات هیچ بیانوێکی ترێ ماوە نەوەڵام مامۆستاجان بەڕاستی مام سلێمان هەر خەجاڵەتی کردم جەماعەت منیش دەستە دەستێ وعدێم جای شێتم نەچمە بەلای لوقمان نەچمە بەلای گول لە هاونا بە هیچ شتێکی کە توخنی ناکەوە ئەمە دەکەواتە منیش بە دنیاییەوە پێتان ئەڵێم من و نەسرینی کچم ڕازی یا خواستی لەقان هەسە قول مەسە هەسە سمامەتکە هەسە هەسە